ئێمە وەک سەرجەم بژمێرەکانی سەرژمێری گشتی هەرێمی کوردستان هاوشێوەی بژمێرەکانی پارێزگاکانی عێراق کە بەشدار بووین لە پرۆسەی سەرژمێری عێراق داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان کە بەدەم داواکاریەکانمانەوە بێن و ئێمە وەکو بژمێرەکانی سەرژمێری کە هەمومان دەرچووی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکانین لە کاتێکی گرنگدا هاوکاری دەستەی ئامار و وەزارەتی پلاندانان بووین و سەرکەوتوانە پرۆسەکەمان بە ئەنجام گەیاند بێجوێدان بە ئاستەنجیەکان بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی کورد لە بەغدا لە کاتی کرانەوەی دەرگای دامەزراندندا پێشینە بدرێت بە بژمێرەکان و بە زووترین کاتیش موچەی مانجی 12مان بۆ سەرف بکرێت. ئێمە حەقی 2 مانگمان کرد بەڵام 3 شەفتیش ئیشمان کرد بۆ حکوومەت لە بەرۆی بەیانیان دەڕۆشتین تا شەو نەدەگەڕاینەوە زۆربەی زۆرمان هەمومان خاوەن ماڵ و منداڵ بووین هەر دەڕۆشتین ئێمە وەکو بژمێر دانەمەزراوین ئەوانەی کاریان کردووە هیچی دانەمەزراون لە حکوومەت هەمووش خوێندنی تەواو کردووە و دانەمەزرا چەند ساڵە تا خوێندنمان تەواو کردووە دانەمەزراین و هاتین ئیشمان کرد بۆ حکوومەت بەڵام حکوومەت سەر ڕای ئەوەی کە موچەکەمان داتێ موچەکەشی خواردی